دیارە ئەمە لێرە ئاماری شەشمانگی یەکەمی ساڵی 2017 بخەمە ڕوو بەراوردیش بە شەشمانگی ساڵی 2016 لە تاوانەکان لە تاوانی کوشتنەوە دەست پێکەم ساڵی 2017 شەشمانگی یەکەم سێ ڕووداوی تاوانی کوشتنمانە بوو بەراورد بە ساڵی 2016 یەک تاوان کەمی کردوتەوە. بەداخەوە شەشمانگی ئەم ساڵ تاوانی خۆکوشتن ڕووی لە زیادبوون کردووە. ساڵی پار 5 حاڵەتمان هەبوو ئەم ساڵ 9 حاڵەتمانە بوو واتە 4 حاڵەت زیادی کردووە. کوشتنی بەهەڵە شەشمانگی یەکەمی ئەم ساڵ 4 حاڵەتمانە بوو شەشمانگی پار 5 حاڵەتمانە بوو یەک حاڵەت کەمی کردوتەوە. شەڕکردنی جۆراوجۆر 127 حاڵەتمان هەبوو بەراورد بە ساڵی پار 20 حاڵەت کەمی کردوتەوە. دزینی ئۆتۆمبیل شەشمانگی یەکەمی ئەم ساڵ تەنها یەک حاڵەت دزینی ئۆتۆمبیلمان هەبوو بەراوردیش بە ساڵی پار حاڵەتێک کەمی کردوتەوە ساڵی پار 2 حاڵەتمانە بوو. دزی جۆراوجۆر بە هەموو جۆرەکانی دزی سووک و قورس و دزی بەتاک و دزی لە ڕێگای باندەوە 140 ڕووداوی دزیمانە بوو لە شەشمانگی یەکەمە بەراوردی کەین بە ساڵی پار 38 حاڵەت کەمی کردبووەوە ساڵی پار شەشمانگی یەکەم 178 حاڵەتمان هەبوو. تاوانی ڕفاندن شەشمانگی یەکەم ئەم ساڵ 5 حاڵەتمان هەبوو ساڵی پار 8 حاڵەتمان هەبوو ئەمیش 3 حاڵەت کەمی کردوتەوە.